سڵاوتان لێبێت لە هەموو دنیاە شوێنێک کە پێشوازی لێکرێت یاخود کە بۆ پێشوازی دانراوە بۆ هەر فەرمانگەیەک ڕەنگە ئەو شوێنە شایستەی ئەوە بێ کە تایە ئیسراحەت بکەی چاوەڕێ بکەی تاکو ئەکریتە ژوورەوە بۆ ناو فەرمانگەکە. ئێرە نەخۆشخانەی فریاکەوتنە لەگەڵ ئەوەی کە سەردانی نەخۆش و یاخود زەختێکی زۆر لەسەرم خستخانە هەیە لە ڕووی ئەوەی کە نەخۆش زۆری ڕووی تێئەکات لەگەڵ ڕۆژا سەردانی نەخۆشکردن لەم خستخانەیە بووە بەبا و نەریتێک کە تا ئێستا ئێمە سەردانی نەخۆشەکەین بە لێشاو. بەڵام ئەپرسین بۆچی شوێنێکی گونجاو نییە بۆ پێشوازیکردن یەکەم لە نەخۆشەکان دوم لەو کەسانی کە ئەیانوێت سەردانی نەخۆشەکان بکەن. ئەگەر بکرایە باخچەیەک بکرایە تۆ لەم ناوەیە بە تایبەتی لە وەرزی هاویندا کە ئەو خەڵکە ئەوێ بچێتە ژوورەوە کاتێکە نەخۆشە یاخود کە ئەوێ سەردانی نەخۆشەکەی بکات لێ چاوەڕێی بکردایە باشتر نابوو هەم سیمایەکی جوانتر هەم لە ڕووی تەندروستی و باشتر هەم لە ڕووی ئەوەی کە سیمایەکی جوان ئەبەخشێتە خەستخانەکەمان و نەخۆشخانەکەمان ئەوە باشتر لەگەڵمان نابن. سەردانی نەخۆشدا ئێمە بۆتە نەریتێکی باو هەرچەنە بە لێشاوە چینە ژوورەوە و ئەم سەردان چەند کەس چوو بۆ لای نەخۆشێک نەچوین تاسە چەند کەسن؟ باشە ئەم چوار کەسە هەستەکەی پێویستە هەمووی بە یەکجار بچێ بڵێ نەخۆشەکە؟ نەوەڵا پێویست ناکە بەزیتر هەر حەز دەکەین لە سەحەتی بزانین چۆنە و ناپێویست ناکە. ئەگەر ئەم شوێنی چاوەڕوانی ئێوە باخچەیەک وایە کورسێک دانرا بایە باشتر نابووەکەی کە لە ڕووی سیما و لە ڕووی تۆ مەسەن تەندروستی تۆ کە بەرەم گەرمایش ناکەوتوی ئەو تا لە تەنیشت ئەو سپرێتەوە دانیشتی بەس هەواکەی دەرەوەی گەرمانی وەڵا بە تاکی پێشتەوە سۆماوتمان گەراجێکە بیا بۆ سارە هەر لە ژێرەوەیان باخچێکە بیا خەڵک چاودێریکرا قاعی چاوەڕوانیە وە بۆ خەڵکە چاوەڕوانی کرداتا و کاتی ئەچۆ ژوورەوە چاشی چاوەڕێی چێکی؟ وڵا چاوەڕێی نەخۆشمان لە ژوورەوەی سەردانیەکەی؟ بەڵێ بەم گەرمایە تەحەممولەکەی لێرەیە چاوەڕێ و نەخۆشە؟ جا ئەیچی بکەم مارەڵامە زوورم بە ڕۆژوشم تولیش ئەو خەڵکە ئایا لەوێ گەرمایە بێ سەرمایە بێ ڕەنگە ئەوەی کە ئەچێت سەردانی نەخۆشەکە خۆی تا ئەچێتە ژوورە نەخۆشکەوێت بگرە سوکاتیش پێکەن زۆرجار تو داوا لێکی 2 دقا گە ناچار نەبی نایت ئێرە بەڵام لەگەڵ ئەوە شاڵن سەردانی نەخۆش زۆر هەیە لە وڵاتی ئێمە بۆ بە نەریتێک ینی بۆ نمونە بەجارێک 4 کەس 5 کەس ئەچێ بۆ لای یەک نەخۆش. بەڵێ ئەوە ڕاستە نەخۆشە بووە لێرە ماوەتەوانی ڕۆژ زمان ژوورەکە لەبەر کەسی سەردانی ئەوی کردووە جێگای کەستر نەبووە. چڕەوە لات تۆ شەڕیتی؟ وڵا لێرە شەڕە بوو بۆ شەڕ وڵای لەسەر چوونە ژوورەوە تۆ لێرە باڵی پاسانە بووی؟ پاسەوانم شەڕەکە ینی بڵین شتەکە ئەوەیە ناکەم شەڕی تابێت و ئەم قۆڵەت ئاوا قسەتە ملتەوە؟ وڵای ئەیە ناشکە کابرایی و بەنێرەکەریە چینە ژوورەوە ترێمەش ڕێمان پێنیان ڕێزی لەوە نەگر کە مەسەن تۆ جلێکی با بڵین حکومی و لەبەرایە و پاسانی لێرە و ئەرچی تۆوێ کە شتەکان تەنزیمکەی؟ نەخێر هیچ ڕێزیەوەی نەگرت دەماچشتی بێنەوە دەماچیان پێنەوە بەس چەقۆشتیان پێ بوو ناو دەستمەوەی برینارە بۆ سەردانی نەخۆشیان بۆ شەڕ هاتبووم بۆ سەردانی نەخۆشەکان لە عینایە بەڵێ وا پێویست نیە بەڵام ئەگەر خەستەخانەکانیش بەم شێوەیە نەبن باخچەیەکی تیابێتەوە توانین نەخۆشەکەی خۆ بێنتە بندارە دابنیش و ئەو خەڵکانیان سەردانیەکەن دەدەقێ چارەگەی لای بێ ئەو باشترێکە هەم خەستخانەکە ئەو ئەزمەی ناچێت سەر هەموو خەستخانەی بۆ شێوازە تێک ناچێت زۆربەی جار خەستخانەکانمان تێگەچێت و ئاوەڕۆ و دیوار و کاشیوانی ئەشکەی چییە ڕۆژگای مراجعەیەک خەڵک سەدای نەخۆشەکە چەندم جاتە بچی وەلای نەخۆشە؟ نەچون تا ئێستا ئەم چارە پێویستە؟ وەڵی بڵێم چی پێویستە هەمومان بچین بۆ لای بەڵام ئەو ڕێگەمان نادەن هەر بۆ نمونە ئەگەر ئێمە وەکو هەرچەنە ئەندازیار نین و پلاندیشدانانین بۆی کە چۆن باخچەیەک دابنرێت ئەگەر لەم بەردەمەیە نێڵن سیارە بێت ئەوە ئەم جادەقیرە نامێنێت هەر ئەو جادەقیرە ئەمێنێت کە ڕێگەی هاتوچۆی سیارەکانی ئیسعافوشتەکانە کە بۆ ئەچنە ژووریان سیاری فەرمانبەرەکانی تەندروستیە. بەڵام ئەگەر ئێرا بکرێ بە باخچێک و چەنددارێکی تا بڕوێنن چەند کورسێکیش ئەوە تەکسیەکان لێرا ڕناوەستن و سیارش لێرا ڕناوەستێت چونکە ئێرە ئەبێ بە باخچەیەک. سڵاوتان لێبێت. پوری چی بڵێ نەخۆش؟ بەڵێ ئەو هەموو شتە چییە بۆ بێ؟ وەڵا ڕەمەزانە شتیان بۆ بێ لێرە نەخواردنیان نییە؟ وەڵا نازانم چۆنیانە نییانە یان هەیەە؟ هەیەە چۆنیانە ئەی چۆن تۆ هەموو کولێرە و هەموو شتێکی خۆشمان لەوەیە بەڵێ ببینن ئەمە یەکێکە لە قوربانیەکانی سەردانی نەخۆش کە یەکێک لە پاساوانەکانی بەردەم نەخۆشخانەی فریاکەوتن لێرە قۆڵێکی ئازاری پێگەشتەوە و ڕەنگە لە جێت و بێ خۆت برزێکی تێبوو بێت شکاوە؟ شکاوە لەسەر وەڵا گەر شوێنێک ببێ خەڵک لی دانیشە باشترێکە
خۆی خەسخانەکە لە ڕووی بیناوە گەر قسە لەسەرکەی سفرە چونکەم خەسخانەیە سێرەکەی هەر ساڵەوە بەشێکی دروستەکرێ خەسخانەکە خۆی مەساحێکی گەورەی داژی کردووە گەر نۆژەن بکرێتەوە بە شێوازێکی وا دروست بکرێ قاتی ژێرەوەی گەراج بێ لەسەرەوە باخچەیەکی جوانی هەبێ هۆڵێکی ئیستیقبالی هەبێ خەڵک لی دانیشێ شتێکی زۆر زۆر باشە وڵی لێرە بە پێچ زانەوە شوێنێکە و کەسێک کە دروستێکای ڕەنجە مهندیسە چێ لانی پەیوەندیار کە دروستەکە حسابێ بۆ ناکەکە مەساحە بێڵێتە بۆ باخچەیە بۆ ئێستاعلاماتە بۆ چێ بۆ شوێنێکە شوێنی پێشوازی میوان شتە ئەوەیە لانی پەیوەندیار بیرە لەوە ناکاتەوە دروستێکە بەڕێستان هەر چوارتان ئەچم بۆ لای یەک نەخۆش تا چەندێک هەستەکەی ئەم چوار کەسە پێویستە مەسەڵەن چوار کەس بێکۆ بچێت ئایا ئێمە لەوە ئەترسین دوایی نەخۆشە گلیمان لێ نەکات وڵایەوە گلەی ئەوە هیچ ئەوە گلەی لێ نەکە بەس ئەگە بشتی ماوەیەک دقەیەک دوو دقا سام بۆ خۆم چووم دوو دقە زیاتر نەماوە چومەکتم دوو دقاشم دوو دقەشت ئەو گلێ لەسەر وڵی وە گلەی نار حەز دەکەم چایم پێ بکەینەوە گلەیەوە تۆ نیە لەبەر گلەیە نەوەڵا لەبەر گلەی نیە جاری وایە نەخۆشەکە زەرورە ینی تۆ وەکو دوادیداری لێ نەخۆشی وایە حەسەکەی وانەکە ئەخوانەکە ئازان بەڵام نەخۆشی وایە هەسەکەی حاڵەتی خەتەرە یان تەلەفۆن بووە کرێ تۆ حاڵی نەخۆشەکە نازانی بە شێوازێکی تر تیەکەی حەزەکەی ئەگەر بۆ دوجاریش ببینی ڕاستی ئێمە لە ڕووی عاتفیەوە هەمومان پێویستیم بێکەوە و ناشکری ئەم عاتفێ لە یەکتریدا ببڕین بەڵام زۆر جار ئەم زەختە با بڵین بۆ نمونە چوار کەس بێکەوە کە وەک خۆتان فەرمووتان ڕەنگە بەس بێ بۆی کە بۆ نمونە چیتە ژوورە گوڵێکیشی بۆ بێڵی ئەو فڵان کەس ئەگە خوا نەخواسە خەتەر نەبوو بەڵێ وەڵای واشە خۆی بەشێکشی گەڕێتەوە بۆ نەرید ینی جوانیش نییە خەڵەکەمووی خۆی بک بە خەسخانەکە نە دکتۆرەکەش ئەزانێت چیەکە نە نەخۆشەکەش سەری لێشێ بێڵم هەیە کاچێ بۆ لای نەخۆشەکەن دکتۆر پێی تۆ کاکە سەروپێ و کەبابی بۆ مێنن ڕێک سەروپێ کەبابیشی بۆ بن وەڵای جا ڕاستەوە هەیە خەڵک ینی تێگەشتنەکەی وایە ئەچێ بۆ لای نەخۆشەکە سەیرەکەی نەخۆشەکە جەڵدەیەتی ئەچە کەبابی بۆ باکە نابێ بیخوایە کابرا نەخۆشی عسابی هەیە کە نابێ خەڵک سەردانی باکەچی هەمووی هەریەت بینیمان بە بێتاقەتی لێرا دانیشت بوویت ئەتێ بڕۆیتە ژوورەوە لای نەخۆش بەڵێ هەردووکتان باشە تا چەند پێویستەکە دوو کەس بێ کۆ بچێ بۆ لای نەخۆشێک ئەگەر خوا نەخواستە ئەم نەخۆشە زۆر خەتەریش نەبوو ڕاستە وڵا جاری وایە یەک نەفەر حەقی خۆیەتی بچێتە ژوورە لەبەر قەرواڵخی خەسخانەکە بە زۆر جاریش بڵێن نەخۆشی وایە پێویستی بە دوو نەفەچێت نەخۆشەکە گلیمان لێکا دوای ئەگەر نەچین بێڵن گلی نەخۆش بەڵێ زۆری گلەیەکەوە بەرەوەڵا باخچەیەکی وایە زۆر باشتر وەسە خەڵکەکە بڵین لە دەرەوە قەرەواڵخیە زۆری گەرمایەتی باخچەی وایە دانیشتی تایە بۆ ئیسراحەتی خۆ زۆر باشترەوە بەرەوەڵا بۆ وڵا باخچەکە بۆ زۆر لەوە باشتر بیانی ناوە خۆی هەر گەرمیشە هەرڵی تقیر و کۆنکرێت و استیحامی سەرجادە و ئێمە لە پاش ناوبڕێکەوە گەڕێنە وڵاتان بەڵام ئەچینە ناو خەستخانەکە بزانین ئایا چیمەن تۆ زۆرە یاخو باخچە لە ناو خەستخانەکە زۆرە لەگەڵمان نابن